كمعاشخۆر پارەی بێنە بوو منتخەستانەکەش پارەی بێنیە دکتۆر پارەی بێنێ کەس هەمی ڕەبتی بێکەوە بەرە جەژنانە چەند ڕۆژی کەممان ماوە بۆ جەژن دۆخی بازار تا چۆنە پێشەشی بە خێراتنتانەکەم وڵی باش نییە تقریبان 3-4 ساڵە غێری جەژنانژەر ئیشی کەسابە زۆر کەم بۆتەوە وەکو جاران نەماوە جاران باش بوو تا پێش شەڕی داعشیش خەڵک وەزی باش بەسی تر لە دوایەوە هیچ شتێک خۆینەوە ساڵانی تر 1-2 ڕۆژی مایە بۆ جەژن ئێرە چۆن بوو ئێستا چۆنە ئیزدیحامێکی باش بوو بەس ئێستا وانە ئەو تایبینی چۆ هەموو دانیشت تاک سیارە هەیە بەس ئەوە نییە بڵێ ئیشیش هەیە بەس بەو دەرەجەیە نییە کە زۆر خراپ بووێ بەس باش نییە تا ئەم دەقەیەکە نیۆڕۆیە سفتاح کردووە هێشتا سارەکەمان تاونەوەی سفتاح سیارەکە تاو نەکردووە سارێک تاونەوە ئەی بۆ ساڵانی تر چۆن نەیبوو ساڵانی کە هەر هەفتێ 2 هەفتە پێش جەژن مەتخەستناییە بوو بە شتێکی تر بوو زۆر فەرقی هەمی علاقەی بە معاشەکەوەی هەمومان نەگەڕێتەوە بۆ کە معاشخۆر پارەی بێنە بوو منتخەستانەکەش پارەی بێنیە دکتۆر پارەی بێنێ کەس هەمی ڕەبتی بێکەوە دوو بزەرانتە چی بەسەر هاتۆ بۆنە تۆ کە ئیشە نەبێت شاگردەکانت چی دیەکەیت چۆن کری دوکانەکەت هەیە بەشی ئەوە پیا بێت بەڵام کۆکردنەوە نەما ینی خەڵک جاران پارەی کۆ کردەوە بەس کۆکردنەوە نەما سەری مانگێت ئەبێ کری دوکان حازرکەی مەسرفی خۆت و ماڵ و مناڵ و سیارە زۆری فەرق لەگەڵ جارانە چەند شاگرد هەیە من دوانم هەیە پێشتر چەندێ هەبوو وڵا ساڵە وە لەو دوکانە وسوەلە 5 دانم لاوە 5 دانە ئێستا شاگردیش بۆی دەست نایە چاکوتەوە بێ پارەی کەمێتەوە بۆی داهاتی کەمەیە بۆی دەست نایە بۆنە شاگردی ڕۆژانە لە ناوچی پیشەسازیە بە چەندی ئیشەکە هەفتانەیە وەستا هەیە هەفتەی 100,000 و نانخواردنەکە عیدی خۆیەتی هەشە 50 و ڕۆژی 30,000 شادەوە نانخوارد هەیە 120 تر بەپێی شاگردەکە دەستی کراوە بێ و زیرە و وتوریا بێ باشترە تۆ ژووی ژێنی دابین کە لە هەفتەیەکە 100,000 دینار بۆ شاگردەکە کاتە مانگی 400,000 باشە شاگردانە شێ بێ ڕۆژی وایە ئەگەر ئیش هەبێ 20 دەسەکەی دەی دەسەکەی 15 ئیش نیە ئانی هەموو ماناڵانی بەدەست ئەوە خەڵک ئێستا شاگردانە ئاەت نا شاگردەکە خۆی لە ڕوینە بێت جاریا خۆمان بۆی داواکەین کاکە شاگردانی ئێژدان ناوەڵا ساڵان شاگردانە چۆن بوو شاگردانە باش من خۆم شاگرد بووم لە نەوەتەکان بەس بە شاگردان ناژیان ڕۆژی ئەو کاتە پارە سیستێکە بوو ڕۆژیا بوو 30 دینارم دەسەکە هەر هەفتانەکەم تقریبا 150 دینار بوو بەس ئیشم بە هەفتانەکە نەماوە ئیشەکە باش ناکردی بۆ ئێستا و کاتە شاگردەکە باشتر بەوە ساکە منە زوزەڵم ئەگەر ئیش نەوار ئەگەڕێمە بەلای تۆ هەڵێ باش بەڵام ئێستا شاگردی ئێستاوای دێتەوە شاگردانەکە شوینەوە ئێستا قەناعەتی پێێنێ یە سەیری تۆ کاکە ئەو پارەیە ئازانێ هەموو خێتە گیرفانتەوە قەناعەتی بەوە نەماڵێ منیش ئەمێ داوای بەشەکە داوای زیاترەکە تۆش نایێتێ